من وەکو فەڕەشۆری باران هەڵدەستم بە سوتاندنی دەفتەری قەرزەکانم کە چەندین ساڵە کۆمەڵی خەڵک بێم قەرزدارن لە فەڕەشۆری باران بە بۆنەی مانجی پیرۆزی ڕەمەزان لە سەرجەم قەرزەکانم خۆش دەم و کە بڕەکەی نزیکەی 9 ملیۆن و نیوە لە سەرجەم قەرزەکانم خۆش دەم و دەفتەرەکەم دەسوتێن و گردنی هەموو لایشی ئازادەکەم. یەکێک لە فەرشۆرەکانی شاری سۆران بڕیارەدات لە گەڵهاتنی مانگی ڕەمەزان دەفتەری قەرزەکەی بسووتێنێت کە نزیکەی 10 ملیۆن دینار قەرزی تێدا بۆ هاوڵاتیان لێرە فەرشان شوشتووە و پارەکەیان نەداوە بە قەرز شوشتیانە ئەم فەرشۆرە بڕیارەدات کە دەفتەرەکە بسووتێنێت و لە قەرزەکانی خۆش بێت جا کاک بەشدار خاوەنی غەسلەکەی گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەوە کەین کاک بەشدار ساڵتان لێبێ چۆن بوو بڕیارەوەتاندا کە بەم شێوەیە دەفتەری قەرزەکان هەم بۆنەی هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان بڕیارمدا لە سەرجەم قەرزەکانم خۆش بم. تقریبا لە مودەتی ساڵ و نیوێکی 9 ملیۆنی و بەسەرەوە بۆ قەرزەکانم بڕیارمدا بەبێت جیاوازی دەفتەرەکەم سووتان لە هیچ کەس وەرناگرمەوە گردنی هەموو لایەک ئازابیت. تا چەند دڵخۆش بووی مرتا بووی بۆ وەڵڵاهی زۆر دڵخۆش بووم لەبەرەوەی مانجی ڕەمەزان بوو و هەم تێیدا بوو خەڵکی فەقیری تێدا بوو دەوڵەمەندی تێدا بوو تێیدا بوو لەوانەیە هەر نەشی ناباوە پارەکە بەڵام بەبێت جیاوازی گردنی هەموو لایەکم ئازا کرد. دەفتەرەکە کۆم بوو چەندە بوو هەبوو تقریبا ساڵێک و 4 مانگ بوو. بڵێ پارەکەی زۆر نییە بۆ ساڵێک وەڵڵاهی بە حکمی ئەوەی کە مەعاش نیە خەڵکەکە زۆرتری هەموو ئیشەکە بۆتە قەرز. ئەرێ وەڵام هەر ئەو دەفتەرێت هەبوو یاخود دەفتەری تریشتەیە ساڵەکانی ڕابردووشم هەیە بەڵام ئەوان بەس ئەوەی کە ئێستا سووتان دیتمی ساڵ و 4 مانجە سەر و 9 ملیۆن و نیو بوو بەڵێ ئەوەی ئەو ساڵ و 4 مانگە هەمووی تێدا بوو هەمووی تێدا بوو بەبێت جیاوازی هەموو سووتان. چۆن بوو بۆ تۆ کاتێک کە سوتاندت بە حکمی ئەوەی ڕەمەزان بوو وتم بەبێت جیاوازی با دەفتەرەکە بستێنم و گردنی هەموو لایەکی ئازاکەم. باسی ئەو کاتم بۆ بکە کە سوتاندت هەستت بەچی زۆر دڵخۆش بووم کە دەفتەرەکەم سووتاند و بەبێت جیاوازی و زۆربەی قەرزدارەکانیش تەلەفۆنیان کردەوە گردنی هەموو لایەکەم ئازا کرد بەبێت جیاوازی. تێدا بوو زێڕنگری تێدا بوو دەوڵاتفرۆشیدا بوو دەوڵەمەندی زۆری تێدا بوو و فەقیری زۆریش تێدا بوو بەبێت جیاوازی ئارێ وەڵام